روسیا جه موسکو لگلمه رزدار دیمیتری سپاس با آمده بونا و دهیتا چاواره کرن پشتی او سزاین کنو امریکا وگراندن لسر موسکو سپاندن دوی وقتی دا روسیا برگیا سزاین نوتر دگره جه آلی واشنطن و مساء الخير تحياتي لكم لبه سلااو بۆ ئێوە و بینەرانی بەڕستا پێم وابێ رووسیا ئامادەیە بۆ هەر ئەگەرێکە باسی سیاسەتەکان دەکەن و بارەوە ئەوەی کە لە کۆبوونەوەی نێوان پوتین و ترامپ ڕوویدا نزیک بوونەوەی رووسیا و ئەمریکا بوو بەڵام چارە سەرێک نەبوو بۆ کێشەی ئۆکرانیا تاوەکو ئێستا هەردوو لای رووسیا و ئۆکرانیاش بۆ چوونی جیاوازیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان و لە هەمان کاتیشدا باسی کێشەی یاسای نێودەوڵەتیەکان و گرنتی ئاسایش و رووسیاش ئەوەی دەوێت و ئەوروپاش ئەوەی دەوێت و رووسیا دەیەوێت هەڵبژاردنێکی پەرلەمانی و سەرۆکاتی هەبێت لە ئۆکرانیا لەگەڵیدا بابەتی جەزیرەی قەرم وەزیری دەرەوە باسی شەرعی نەبوونی سەرۆکی ئۆکرانیای کرد لەگەڵیدا ئەمەش کێشەیەکە ئاخۆ چۆن گفتوگۆکان لە نێوان ئەو دوو سەرۆکەدا بەڕێوە دەچێت لە کاتێکدا زرسکی بەنا شەرعی لە قەڵام دەدرێت بە گوێرەی دەستوری ئۆکرانی یەکێتی ئەوروپا چاوەڕێی گرنتی ئەمنی دەکات لە داهاتوودا کە ئەمنیەتی ئۆکرانیا بەستراوەتەوە بە ئەمنیەتی یەکێتی ئەوروپا بۆیە نەبوونی هێزی بێگانی و هێزی ئۆکرانی لەو شوێنانە و ئەمەش بۆ رووسیا هێڵی سوورە بۆ ڕازی بوون ئەگەر بێت بۆ ئاگربەست دەبێت لایەنێکی بێلایەن هەبێت دەوڵەتێک هەبێ گرنتی وەستاندنی جەنگەکە بدە دەست پێشخەریەک لەلایەن تورکیاوە هەبوو کاری تورکیا بۆ نێوەنگیری لەگەڵیدا سعودیا بە سەرکردایەتی محەممەد بن سەلمان ئەمە سەرکەوتوو بوو بۆ نزیکردنەوەی رووسیا و ئەمریکا ترامپ بخوا بەردامان هەراشەیە سزایان زیاتر لەسەر رووسیا دکە دوی وقتی دا بو پوتین بو سروک روسیا اف سزایانه گرنگن حسابه که جیرا بکتن ایان هلوستا خواه سیاسی و رشد بل سروه من پێم وایە کۆتایی هێنانی کێشەی ئۆکرانیا بەستراوەتەوە بە هەڵگرتنی سزاکانی سەر کۆمپانیا گەورەکانی رووسیا وەکو گازپرۆم و بانکان و ئەوانی تریش کە پەیوەندیدارن بە سەفقا تجاریەکان چونکە ئەم سزایانە زۆر کاریگەری بەسەر ئابووری رووسیاوە نەبوو وەک ئەوەی کە ئەمریکا ئەوروپا پێیان وابوو لە ساڵی 2020 تەنانەت ساڵی 2014 کە قرمی لە خستە سەر رووسیا بۆیە کاریگەرێکی قوڵی بەسەر کۆمپانیا و ئاڵۆگۆری تجاریدا دەبێت بۆیە سەکۆی بریکس دامەزراوە کە کار لەسەر هەماهەنگی بازرگانی دەکات و چەند وڵاتێک بۆ چوونی بازرگانیان هەیە و دەڵێن وەکو شوێنێکی کۆبوونەوەی ئەو وڵاتانەیە کە بەرژەوەندی ئابووری هاوبەشیان هەیە بۆیە پێم وایە رووسیا تا تەنانەت سێرگی لاڤرۆڤی وەزیری دەرەوەش لە سەرەتای ئەم ساڵ باسی کرد کە هەڵگرتنی سزاکان پێوەستە بە ئۆکرانیاوە بۆیە دوادەبتی نەخێر ئەمە پێیوەست نییە بە ئۆکرانیاوە بۆیە ئەمە دوو بابەتی جیاوازە و لە کۆتاییشدا بەکارهێنانی سزای ئابووری هیچ سوودێکی نابێت و هیچ کاریگەریش بەسەر بۆ چوونی پوتین و سەرکردایەتی رووسیا نابێت تەنانەت لە ساڵی 2020 شەو ئەمە بەردەوامە چونکە بۆچوونی پوتین جیاوازە لەگەڵ ئەوەی دۆناڵد ترامپ کە زیاتر بۆ چوونی هەواڵگریە و تەنانەت پێی وابوو کە ڕۆخانی ئیچەتی سۆڤێت هەڵەیەکی مێژووی بووە لە وڵاتەوە مەدید دەستپێکە بەریا بێدانوستاندنین داویên di navbera Trump û Putin rasta rast dest pê bikin beşeka sizayan hatin rakirin bi wextî bûn ji aliyê Emerîka ve li ser Rûsyê. Çavê Rûsya li wê ye ku
سزایên zêdetir li ser bêne rakirin heta bigihin encamekê. لم أفهم السؤال. ئەگەر بکرێت Çavê Rûsya li wê çendê ye ku sizayên zêdetir li ser bêne rakirin paşî bigehîte qonahekê ku encamek ya dile her du aliyan bîtin? پێم وایە رووسیا لە سیاسەتەکەی بەرامبەر ئۆکرانیا بەردەوام دەبێت. سەپاندنی سزا لەلایەن ئەمریکاوە هیچ شتێک ناگۆڕێت لەسەر ئەرزی واقعدا، بەڵام پەرستاندنی زیاتر دروست دەکات لە نێوان رووسیا و ئەمریکادا. ئەو لووتکەیەش کە ئەنجامدا دەبواە کاتێکی زیاتر بخایەنێت لە سێ کاتژمێر دەکرێت، بەڵام ئەمە نەکرا چونکە هەروەکو وتمان ترامپ بۆ چوونی جیاوازی هەیە، دیتگای جیاوازی هەیە. هەروەها کێشەکەی نێوان ئازەربایجان و ئەرمینیای بەڕێکەوتنێک چارەسەکە، بەڵام ئەوەی ئۆکرانیا قەیرانێکی مێژوویە سیاسیە هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی رووسیا، بۆیە پوتینیش نایەوێت بە دۆڕاو لی بێتە دەرەوە و دەیەوێت ئەم خاکەی کە دەستی بە سەرداگرتووە و دەوڵەمەندە لە ڕووی ئابووریەوە بخاتە سەر رووسیا. بۆیە ئەوەی ئەمریکاش ڕێکەوتنی کانزاکانی دەوێت. هەروەها کرێمیاش 16ی ئابوووریەکەی ئۆکرانیای لەسەر بەندە، بۆیە ئەم ناوچانە زۆر گرنگ و هەروەکوتم ترامپیش نایەوێت لە کۆتاییدا تەنها کۆتایی بەوە بێنێت، بەڵکو دەیەوێت سوودێکی بۆ ئەمریکا کۆمپانیەکانی هەبێت. زێدەتر کاریگەریە وان سزایان وەنگ باشên وڵاتên Rojava و ئەمریکا لەسەر رووسیا و ئابووریا wê derketine. Evaya bihaya rûbir zêdetir dadikeve li aliyekê din deriyên hinartina enerjiyê ji Rûsya bi welatên din zêdetir hatine girtin. Heta kengî Rûsya dikare xwe li ber van givaşên Emerîka bigirîtin. من پێم وایە وەزارەتی ئابروودارایی تەنانەت شارەزایەنیش کاریان بۆ چارەسەری زۆر کردو. ئەگەر باسی ئاڵۆگۆڕی بازرگایی نێوان رووسیا و چین بکەین زیادی کردو، تەنانەت لەگەڵ ئیمارەت و وڵاتانی کەنداویش بە هەمان شێوە زیادی کردەوە، تەنانەت لەگەڵ سعودیا و ئێرانیش هەماهەنگی هەیە و لە مانجی دەدا لووتکەی رووسیا و وڵاتانی عەرەبیش دەبێت بۆ باسکردنی ئەو هەمانگە. بۆیە رووسیا زۆر دەرگای کردوتەوە دوای ئەوەی دەرگاکانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا لەسەر داخرا. ئەو فشارە ئابوووریانەی کە هەن زیاتر بۆ چونکە بەرهەمی ناوخۆیی و پشبەستن بە پیشەسازی ناوخۆ و وڵاتانی هاوڕێ زیاتر بووە، بۆیە هەوڵ نادرێت فشار بخەنە سەر کۆمپانیا رووسەکان. بۆیە لە ڕووی سزاکانەوە زیانی هەیە بۆ کەرتی نەوت و غاز، بەڵام لەلایەکی ترەوە هەندێک ئارێنی تێدا هەیە، بۆیە رووسیا زیاتر پشت بەخۆی دەبەستێ و پشت بە وڵاتانە دەبەستێت کە پشت بە ئابووری نابەستێت بۆ فشارکردن و ڕێخستنی سیاسەتە نێودەوڵەتیەکان و ناچارکردنی وڵاتان. gelek spas Rêzdar Dîmitrî Brîd ji şerazayê karobarên Rûsya ku ji Moskowê li gel me bûn.